بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێ و لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست بەو هیوای کە بەرنمەکە هەم جێگای سوود بێ و هەم کە وەختێک لە بەردەم شاشەکە دائنیشن لەو کاتەیە ئاوەستان ئاوادان بێ و هەروەها دڵتان خۆش بێ. خۆشەویستان ئەم جارەیان ناوچەیەکی جیاوازمان هەڵبژاردووە بۆ ئەوەی کە بەرنامەی ئاوادان بێ لێ بکەن. ئەویش ناوچەی بازیانەوە هاتووینە گوندێکی جوان و قەشەنگ و گرنگ کە پێگوترێ گوندی داریکەلی. بەو هیوای بتوانین کە ئەو ڕەهەندە جیاوازیە مێژووی و کەلەپوری و کللتوریانەی کە داریکەلی هەیە بۆ ئێوەی خۆشەویستی دەربخەین و هەروەها ئەو جوانیە جیاوازانش کە ئەم گوندە هەیەی دیسان ئەوەش بۆ ئێوە پیشان بین. خۆشەویستان داریکەلی وەکووتم لە ناوچەی بازیان هەڵکەوتووە، کەوتوتە خۆرئاوای شاری سلێمانی و لە ڕووی ئیداریشەوە سەر بە قەزای بازیانە. ئینشاءڵڵا ئەمڕۆ ئێمە لە داریکەلیە بین بەو هیوای کە بەرنمەکە بەدڵی ئەوی خۆشەویست بێ فەرمون با پێکەوە بچین بۆ داریکەلی. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. جار بالا سەرەتا لەوە دەست پێ بکەم بزانم تۆ داریکەلیت پێ خۆشە؟ بەڵێ زۆریش. بۆچی پێت خۆشە؟ لێرە ژیانت دەڕوا یاخود ئەڵێ بە وەتەنی خۆت ێزانی بە وەتەنی بۆ باپیران ێزانی هۆکاری خۆشیەکەی بەلای تۆ چییە؟ بە تەکید هەروە وەتەنی خۆمانە، خۆی قسەی پێشینە ئەڵێ بەر لە شوێن خۆی سەنگینە. ئێمە خۆ لە شاری شاوە 4-5 ساڵ هاتوینە تۆ ئێرە ژیان ئێرە خۆشترە لە ناو شار. باشە، تۆ ئەبینم لە قەراغی ئاواییەکە لە قەراغی دەیەکە خانوت کردووە، هۆکارەکەی چییە؟ ئێمە ئەو کاتە بڵێن ئەسەر ماڵواکم هەر لە ناوەڕاستی دێدان ئێرە خۆشترە، ئێرە جاریوە بە خۆی لێرە میوانێکی هەیە ئەرکە نییە بەسەر کەسەوە حەزەکات تۆزێ دوورکەوێتەوە لە ئاژەڵدار ناتوانێت لە ناوەڕاستی گوندەکە چکە عادەتە ناو دەیەکە ئەوەنە تەنگەبەر و هینە بەشی هین ناکە تۆ مەسەرەن ئاغەڵت دەوێت شت دەوێت کەواتە داریکەلیت پێ خۆشە؟ زۆریش بەڵێ. چۆنە بەو گەنجیە
خەریکی ئیشی حیواناریت؟ لە لادەیە عادەتەن فەلاحەت و ئیشی مەڕداری و بڵێن گاوداریە. تۆ ئێستا بەس ئاژەڵداریەکەی یاخۆت فەلاحەتیشەکەی؟ فەلاحەت هەنێ ساڵ هەیەکەین و هەنێ ساڵیش هەیە ناکەین بڵێن وەرزی دوو وەرزە بڵێن. یعنی مەبەست دەوەیە کە زەویەکانتان ساڵێک وەردە و ساڵێکیش ئەیکەن بە گەنم و جۆ ئەو شتانە. باشە لێرە بە زۆری وشکەدا نەکرێ؟ بەڵێ گەنم و جۆ زیاترەکرێ. تۆ پێویستت بەوە هەیە کە ساڵانە گەنم یا جۆ بۆ حیوانەکانیش بکەیت ینی تۆ وانە باشە لەوە ڕوشت چۆنە ئێستا؟ لەوەڕ نییە ئەبێ ئێمە لە ماڵ و ئالیک بین بە ئاژەڵەکان دووژەم بەیانی و ئێوارە. کەواتە ئاژەڵداری بۆتان زەحمەت نییە؟ زۆر زەحمەتە وا دووسێ ساڵە زۆر زەحمەتە. دانەدانە جۆم لە دەنجی بەرخە بینم دەستیان بەزان کردو مەڕ لەخوا بەجاوێ بەڵێ کاتی وەرزی زین و ئەوەیە. ئەی تۆ پێم بڵێ خۆ ئەمە دەرکردنی دەوێ جۆرێک لە شوانێتی دەوێ ئەی بۆ شوان و بۆ دەرکردن و بۆ ئەو جۆڵ و بۆ ئەو شاخوچەوە چی ئەیان بە هەر خۆتی یاخود هاوکارت هەیە؟ وەڵا خۆم جمعانیش ئەگەر مناڵەکان لە مەکتەب نەبن ئەوە ئیشەڵا ئەوانە چن هەنە جمعە هەیە. کاکەیوان خەڵکی شار کە لە شاشەی تەلەڤیزۆنەوە دیمەنی لادەکانە بینی ئەڵڵا لادێ چەند خۆشە لادێ فعلەن ئاوا خۆشە بۆ ئێوەش؟ وەڵی بڵێن ناڕەحەتی نییە ناڕەحەتیشی هەیە لە هەموو شوێنەکان ناڕەحەتی هەیە بەس ئەوەی هەیە لێرە تۆ زیاتر ئەگەڕێ زیاتر گەشت و بڵێن ئەو شاخ و دەشت و دەرە ئەبینیت ئەوە خۆشەکەی ئەلەوەیە. لا شەشتانە الحەمدولله ساغە و ماشەڵڵا جەستەتان ڕێک لەخوا بەزیاوێ بڵێ هارە وەڵاف. کەواتە تۆ ئێستا گەرەمانە بیتە دەرەوە ڕۆژانە چەند کیلۆمەتر بە تەسەوری تۆ چەند کیلۆمەتر بە دوای ئەم حیوانانە دێوەچیت؟ وەڵی بە پێی ڕۆژە ڕۆژی وایە زوو هێوریەکەینەوە هەر بەم شاخەوە کە چاوتان لێتی ئەلویا هێوریەکەینەوەتی جاروواچین بەو دیواو. کاکەیوان ئێوە دەربەڕووتان زۆرە گەڵی بۆکەن هەنێکمان ئەیکەین و هەنێکیشمان ناکەین. ئێستا حیوانەگەر بچێتە ئەو شاخوچەوە چیەخوا جا ئەوە سەوز بووە بەردەمیکەوێ جیاکە شکور سەوز بووە گەڵاوشتیشان بووە بڕی هەن لەو شاخە ئەیخۆن پوشش کەمەکەمە ماوە لە ناو تاشەکانی بڵین دەدی ئەو دیوە. مەڕ تۆزە حەزیشی لە هین نییە لە شوێنی سەخت و ئەوانە نییە ینی زۆر شوێن حەزی لە شوێنی سەخت و ناو تاش و تاوێر دەی ئیشاڵا خوای گەورە بەرەکەت بخاتە ناو ماڵ و حاڵ و ژیانە دەیشاڵە بەخوا لەگەڵ هەموو لایەکە ئینشاءڵڵا. پێم خۆشە بزانم تۆ لە لادێ یاژی بەهانیان سەعات چەند هەڵەسی؟ وڵا بەیانیان جێ 6:30 و ئیتە زووتر درەنگتر. باشە ئێوە ئیشەکانتان بە زۆری لە بەیانیانە دەست پێەکە ینی تان نزیکی نیوەڕۆ ئیتر زۆرینەی ئیشەکانتان لەو کاتایە ینی تا سەعات 9 ئەوانە ئەو ئیشانەی کە ئەبێ بەیانیان بیکەن و تاخیر نەبن و هەمیشە زوو ئەڵسن ئەو ئیشانە چین؟ بەیانە کاڵەسی حیوانەکان تێبەری ئەوەی کەزاوە ئەینتە دەرە و بەرخەکانی تێبەرێترە و بەرخەی دایکی نەبیان نەتێرەکەیت و ئێتە ئینجا هەڵێگریتەوە و شەکەشی ئەکەیتە دەرەوە. ئێستا ئەوەی کە لە ژوورەوە بوو دەرن نەکرد بوو ئەو وشکەکەیە؟ ئەو وشکە ئێستا ئاوسە یا هەر قسرە؟ وڵات یادی ئاوسە و تیاتی قسرە و باشە ئێوە حیوانی قسر چی لەکەن هەر ئەهێڵنەوە ینی قسریەکەی مەبەسم هەر ساڵێکە یاخود بە بەردەوامی قسرە؟ نان نییە بە بەردەوامی قسر بێ مەگەڵ ئیلا بەرانیانی نەینا تیانی لە ساڵێکە زێجارێ نازێ یان بەرخەکەی مدارە بێتەوە ئەنواعی تێ. زۆر باشە ئێستا ڕەنگە ئەوەی کە گوێی لێ ئەڵە قسر چییە ینی مەبەسمانەوەیە کە حیوانێکە سکوزانەکە یان مەسەلەن ئاوس نەبێ وانە بەرخی نەبێ بەڵێ نازێ هەیە ساڵێ نازێ دوای ساڵەکە ئەزێ. باشە مەرکەزا زوو بەرخەکەی خۆیەگرێ یاخود پێویستی بەوە هەیە چاودێریی زۆری بکەیت؟ وڵات دووسێ ڕۆژێتر چاودێریەکەی هەتا خۆیەگرێت کێشەی نامێنێ. ئێستا ئەزانم کە شیری دایکە خوا بەس لەگەڵ شیری دایکە وردەوردە شتی تریشەخوا؟ بەڵێ عەلەف جۆ ئەنواعشینی پڕۆتین بەڵێ. باش ئەی
لەم کاتێ پرۆتین و عەلەفینەی تێ خۆی ناگرێت چونکە شیر کەمە وەک بەهار نییە. نەخۆشی بە تایبەتی مەڕ بە زۆری زستانان هەیە یا هاوینان؟ زستانان زیاترێ. چ جۆرە نەخۆشیێک ئێوە زۆر لێترسن؟ وەڵا بەراویتە بوون. بەراوی تا آخر هۆکاری هەیە دانکەیە نازانم تەبەقە نازانم دانکەیە هەمووی ماڵتە دەردەپشی لێیە ئەمە ئەنواعی هەیە. بۆ هین چۆنە ئێوە شوێنەکەتان تۆزە بەرداویە بۆ سمی مەڕ ئەوانە تووشی نەخۆشی شتی ناکەن؟ وەڵای وەک نەخۆشی مەگە شەلکە قلق لێ لێ شەلێ و هەرەونە کێشەی کاکاوان تۆ لە ژیانی خۆ ڕازی لە داریکەلی؟ ناوەڵ بەس دەردەسەریە ئەوەی کە هاتە لا دێتە هەتا ماوە گەڕاکە بەڵام نییە کە دڵێ پێ خۆش کاوان لانی کەم لە هێندێک شتی دووری ینی باوەڕکە هێشتا بە بۆچوونی من هێشتا ئێوە خۆشترە ژین لە ئەوەی کە لەناو ئەو ژیانە جنجاڵی شار و ئەوانە تۆ لە لادەیەکە لەگەڵ براکەتە لە قەراخی ئاوایەکە خان و دروست کردووە ئاغڵت بۆ حیوان دروست کردووە خۆت دەخافڵێ ینی کاتن نییە هەتا بۆ جاریوە بۆ بیرکردنەوەش ئەمە کاتی ئەمە شتێکی خۆشە. وەڵی خۆش چییە خۆ هەر ئەمە نییە بڵێ ڕۆژێکم هەیە و ئیسراحەتم ئەبێ بەیانی هەتا ئێوارە شەش قەراغێ ناتوانین ئیسراحەتکە جاریوە تا 12 شەو لە ناو حیوانای حیوانات وایە ئەرچی قورسە وەکو مناڵەبەری وایە باشە خۆت شوانی یا شوانتان هەیە؟ خۆم ئێستا لەگەڵ حیوانی ماڵی براکەشت ناتوانانی تێکەڵاکە زۆرە بەد نابێت لە وەرنی و ئیدارە ناکە. خۆشەویستان لە لادێ هەر ماڵێک حیوانار بێ هەر کەسە حیوانار بێ ئەبێ گوێ درێژێکی شێ بێ ینی ڕان یاخود جەڵە بە حیوان بەبێ گوێ درێژ نابێ ئەم گوێ درێژە دە و زۆرە بینێ یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە بۆی جاریوەها ئاوا سواریە بن شوانەکە پیراکە بێ بەشی خۆی ئەو هەکبەیە کە هەیە ئەم تێڕێی کە هەیە خواردن و پێداویستەکانی هەمووی تێکرێ جاریوە هەیە هەتا ئەگەر حیوان زا ینی مەڕزایە بزنزا زۆر جار کاری لە بەرخەکانیشی تێەکەن شوانەکە لەگەڵ خۆیان کۆتەرەدارێ بارەدارێ شتێکی ژێنێتەوە بۆیە گوێ درێژ بەڕاستی زۆر زەرورە نابینی کەسێکی حیوانار لە لادەیە گوێ درێژی نەبێ ئێستاژە بێ بڕۆین بۆ مەڕی بچە. دادا ناسکە سەلام عەلیکم. سەلام سەرچاوم یاخوا بەخێر بن خوا لێ ڕازی بێ سوپاس دەکەین بینیم جەڵە بێ بزنت پێش خۆدا بۆەوە وەڵڵاهی چیانی یەکەم کەمە لای ونارەکە و بە خێوانەکەم هەر خۆم پارەم کۆ کردوتەوە هەتاکو ئەو بزنانم کڕیوە حەزم لێیەتی ماشەڵا بزنەکان جوان بوو خی گەورە بەرەکەتیان تێخ ئینشاڵڵا بەس چۆنەوە حەزت لە بزنە؟ وڵی هەر لە مناڵەوە سوان بووم حەزم لێی بووە ئارەوەڵا لەگەر باوکم سوان بووم ئێدە هەر حەزم لێ کردو بۆ خۆم بۆ بێتاقەتی خۆم ئەنجینا قەزەوە نەبرمیان نەبوو بمیان احتیاج بم قەزی ئەوە نیە هیوایەت و حەزێک ئارەوەڵا قەزی تۆ پێم بڵێ شوانی بۆ ئافرەت زەحمەت نییە؟ نه
بۆچی زەحمەتە تۆ کاسپی بە سەربەرزی ئەیکەی بۆچی نا بەس مۆیە ناڕەحەت نییە ینی ئەم شاخ و چێ و تۆ گەشتی وایە بەس ئەزانی چێنە هەموو شتێکی کە خۆت حەزت لێی بی و کێشە نییە بەس کە بە زۆر پێت بکەن ئەوە ناخۆشە تۆ لە لادەیە حەزت لە چ جۆرە ئیشەکە فەلاحەتیە وڵی هەموو ئیشەکەم کردووە فەلاحەتیشت کردووە هەموم کردووە باشە لەگەر پیاوەکەم هاوشانی پیاوەکەم ئێتە ئەو بۆ بڕین بچێ بۆ گەنم هێنانە بۆ کاچێشان بۆ هەموو یەکەم پێم بڵێ بزنەکانت هەروەکو حەز ڕادگرتو یا خودت باشە ینی تۆزە بەروبووی میشان چۆنە بەروبووی هەیە شیر و ماستەکەی هەیە لێ ئەفرۆشی کاکە خێرەگەکرێ لای مزگەوتەکە خێرێکی لێ ئەەکەی پیاوەتی لێەکەی میوانیەکە دیە ئەوەیە باشە مەڕ بۆ شیر باشترەیە بزن وەڵاهی بزن چاکتەرە بۆ شیرەکە بەس مەڕ بەرخەکەی زیاتر پارە ئەکا مەڕ دەڕۆژ شیری هەیە دەڕۆژ ئەی باشە بۆ کاتی زانی بزن هەر لەگەڵ وەکو مەڕ ئەزێ لە هەمان کاتە هەر بە پێنج مانگی ئەزیە هەر بە پێنج مانگی بەس نێریم نەبینی لە ناو بزنەکان لە ناویدانی لە ناودا بوو ئارەوە من نەمبینیوە دیارە ینی بەبێ نێری نابی نابێ سابرێنانە بێت لە ناودا بێ ئێوە کاتی خۆیدایە کاتی خۆی دیە جووتەی دەگرێ باشە ئێوە بە نێریێڵەن چی وڵی ئێمە پێین سابرێن سابرە دەی باشە خی گەورە سەلامەتیت کە ئیشاڵا بارەکەت بخاتە ئیشاڵە ئیش و کار و ئاژەڵدانی سەرچاو بە ساقم زۆ زۆر مەمنون سەلامەت ئافری هەڵە زۆر باش وەرنێرە 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 ئەنێرە ڕیز بن دەی لەگەڵمان دەی ئاوا دەی تۆش وەرێرە تۆش وەرێرە تۆش وەرێرە ئاوا وەرە وەرە تۆش وەرە دەی ڕیز بن ڕیز بن ئاوا جوان چامان لە کامێرەکە بێ ئافرین ئافرین ئەوە چیەوە چیەوە دەی بابزانم تۆ ناو چییە ئەروند چێ ئەروند ئەروەند باشە ئەی تۆ ناو چییە ڕەهان ئافرین ئەی تۆ دانا کاکە دانا ئافرین بەڵێن ئەم دادەیە مەیلی 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 ئافرین چێ شتێکی خۆشمان بۆڵێ من بابزانم چیم بۆڵێ بەندم یەک و بەندم دوو چقلێ لە قاتم هەڵەچ و چوون بۆکن دکتۆر مەحموود یەک ساڵ و پێت و ئای بەراجیان ئەوە چییە ئەوە چییە باجارەیەکی هینێکیشتان بەمێشی ئەوەیە کشتان بەمێ وەرە تۆ وەرنە ئێرەوە وەرنە ئێرەوە دەیدی وەرە ئاوا ڕیز بن با لە کامێرەکە جوان دەرچن دەی 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 تۆش دەی تۆش وەرە 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 دەی وەرە دەی دانەی تۆش کاکە دانا دانا چەندە مەیلی خان مەیلی خان تۆ وەرە پێم بڵێ تۆ بۆچی چی بۆ لای دکتۆر مەحموود چقلێ لە قاتم هەڵچوو چقڵە لە قاچت هەڵچوو بۆ چقڵە چوو بۆ لای دکتۆر بەڵێ زۆر باشە دەست خۆش زۆر جوان بوو ئافرین دەی بزانم دانا چیمان بۆڵێ تۆ ئێڵێ دەی مەیلی مەیلی با بۆمان بڵێ مۆراس مۆرێکە ڕەمە لەناو پۆیشا پێما زۆرە بچووکە خندیلۆ سوکسوکە پێمان دەڵێن خوجابن لە دەست ئەزۆر حەسان هەجار و بابەتێ جان فەرمانندەکە بیتێ بەلاشە چەند بچووکە دەکار و چاو کسپات بۆ تۆ ڕگەن خوشمەندەیەک چاو ئافرین دەما چ کشمەرێ مەیلی تۆ نەخۆشی تۆ چاک بوویتەوە باشە ڕاستە با بزانم شتێکی ترم پێی نێبی بە مەیلی وەرگرت ڕاستە مەیلی ئەڵڵا بەش زۆر خۆشە دەی وەرگرە وەرە سەیری کامێرەکە کا سەیری ئەوەکە باش دەی سیرکە دەی بیڵێ بیڵێ بۆمان دەی وەرە دەی شتێکمان بۆ بڵێ وەرە نازانێ بیڵێ ئەزانێ ئەزانی بیڵێ ئافرین
داجان سلام علیکم. عليكم السلام ستشا بخير بياخوس چۆنن دەنگ و باستان؟ والله دعاء سري وبيوي بياخوس زور باشين داری کەلیت پێ خۆشە؟ بله تۆ پێم بڵە تۆ لە داری کەلی لەدایک بوو یا کە شوت کردو هاتووی بووە؟ بله ئەی پێشتر لە کوێ بووی؟ سي سايق سەی سادق ماشەڵڵا و نسیبە. والله زۆر باشە. تۆ چەند ساڵە لە داری کەلیێژی؟ والله تقريبا و 50 سال شوم كردو زيادتر ماشەڵڵا دوای کە داگیراون و دوای هاتوونەوە. بله کە داگیران بردیانن بۆ کوێ؟ والله ما تشوين كوستيتشم کۆسەی چەم هەر دوای ڕاپەڕین هاتنەوە؟ بله باشە. دوو سەگی دڕتان بەستوتەوە ئەو مەسەلە چییە؟ والله مسألة ويا لين بلا من علي خلقنا داو بلا مرشتي خلقنا وطاو ئێوە سەگتان بۆ چییە؟ والله استكما بو شوري اي مالوكا وشقلو ريوس امانني بودا باشە. تۆ پێم بڵێ لەم دیا مادام 50 ساڵە لەم دیایی چی ئیش و کارێکت کردووە لە ڕابردووە؟ والله هر ولا اخو کە گەنج بووی مەبەستم ئەوە بوو چونکە ئەم ئێوە هەم دەغڵودان و زرعاتان هەبووە هەم هینشتا ونيسكو جنمو جو امانه من كدوا کوردەواری ئەڵێ ئەڵێ کوێرەوەری زۆر دیوە؟ نو والله باشە الحەمدوللا مادام وایە شکر خۆش ژیاون ئینشاڵڵا. خوا بزيابي باشە. ئەی ئێستا پێم بڵێ بەس چیوە سەرقاڵن ئێستا؟ والله سج بولاخو بمالياتو بجوركو ويتر بشي الرجاني خمانو ڕەشە وڵاغتان هەیە یا باشە. ڕەشە وڵاغ لەم ساڵانەیە خیرا کە وشکە ساڵی بووە کە لەوە ڕکەم بووە زەحمەت بەخێو ناکرێت. والله تقريبا دوري 22 سنه ما مردار بوتو 22 سەر ارا بخوا ارا والله نبون بوي ارا والله هم بي لو الريبو ارا والله بي خدمتي بو كاكا تدي شاخ كيتشي بيوني ولا ورنيو باشە. نەخۆش بوون نەخۆش والله لسبو ساخي اكوتنا عرض تد مردار بنو خۆ بەخواشن بەقەدەر نازام چی مانگایەکیان خۆشەوێ اخوان بانو هالصاوم للساعات بين زوصم لنا انا مكان بوتك انه خارج انا اسات متصروا گۆلچان لەبەرە یا نەزاون؟ والله شكو دوانيا تازه زاون زاون. ئەی گوێرەکە شتەکانیان چی لێکن؟ والله قال عيب نبي نيرة بي قوربو يعني تراواهين بو بلا يفروشين مێیەکانیشەی هەڵنەوە بلا پور لە ژیانی خۆر ڕازی لێرە؟ دخوا بزيابي حفظو سنة بخوا باشە. گەرسا بیگۆڕنەوە بڵێن وەرە شار ئێرەت پێخۆشە یا شار؟ والله حمم ديري حەز لێرەیە. بلا باشە. مناڵەکان بێرەوە نیشێن حەزیان لێرەیە؟ دخوا بزيابي دەیخوای گەورە هەموو لایەک سەلامەتکەن. أنا والله دوان متلبية دوان تەلەبەیە. أنا والله دوان متلبية بخوا هم ما بي بنزازر كده سعر بني بەس نییە سارە هەیە لێرە و بیان بە اختب معاشكنية باركنية أيوان يتوبي لقل وضعك بقنجي دەیخوای گەورە مەحفوظتان تبا قربان مخوشي وبخير ممنونين سپاس دەکەین سپاس دەکەین سەلامەت بێ. کاک باید سەلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته بخير بين أخو سرچاو سپاس دەکەین. بزانم تو هەر لە داری کەلی لەدایک بووی وەختی خۆی؟ بەڵێ ساڵی چەند لێرە لەدایک بووی؟ ساڵی من لە مالی 16 باشە. باجارە حەزەکەم باسی ئەو جیاوازیان بۆ بکەی کە لە بینی ژیانی ئێستا و ژیانی ڕابردووە هەیە. ینی ژیانی ڕابردوو مەبەستم خوار هەشتاکان لەگەڵ ئەو سەرونەوتەکان. ینی هەستەکەم جیاوازێکی زۆر هەیە بزانم ئەو جیاوازیە لە داری کەلیش بەدیەکرێ؟ باڵە لە داریکەلی شەر بەدیەکرێ وەکو دیەکانی یاریبی کوردستان بەدیەکرێ ئەو کاتە ژیان احتیادی بوو سادە بوو بەڵام ئێستا بڵێن ژیان تۆزە قورس بوو بڵێن وەکو لادێ جاران هەموو قڕوشت بوو ئێستا هەمووی بەرنام بڵین خانوشتەکان ئەمە ێستا خەڵک بە بولێ کردکا بە مسەلاحوە لە بابەتانە. جار ئاگوت خانووی دار و کەس میچی دار بێ و دیوارەکەی قڕ بێ ئیسراحەتی خۆشتر بوو. تۆش حتمما بینیوتە فعلا ئیسراحەتی خۆشترە؟ بەڵێ ئەرەوەڵا ئیسراحەتی خۆشترە بەڵام وەکو پاک و تەمیزی ئێستا ئەم خانووی مسەلاح پاک و تەمیزترە بڵێ وەکو پاک و تەمیزی ئەگەن من خانوویش کەشمێ تازاتومە تێرە خانووی یاڕی احتیادی حەزم لەوێ ئێستش بخۆڵە و بڵین زۆ پاوشتی تیادانی احتیادی گەرم و خۆش و بەڵام وەکو پاک و تەمیزی و سەردەمی ئێستا بڵێ ئێستا خانوانە پاک و تەمیز و خۆشترێکە. کاک باز ئێستاش هەست دەکەم لێرە هەم ئاژەڵداریەکرێ هەم زرعاتی شەکرێ هەم مەسەلەن ئەوەی کە پێ کوترێ وشکەدان و ئەوان ناکرێت. بابزانم وەختی خۆی لێرە دەغڵودان چۆن بەرەم هاتووە ئەو کاتێک کە
ژیان سادە بوو بە دازایاندوریەوە ئەوە کێشەی بە وڵاق بکەن مەسەرەن بزانم تۆ ئەوانت بەبیر دێ وڵای خۆم بەبێری مێ بڵێن لە ساڵی حەفتاحوت بڵێن بە درە و درەویانە کرد بە جێرەش بڵێن بە عیبنێبێ بە جەنجەڕیان بەڵێ بە جەنجەر بۆ کاتە بەڵی تر وردەور تەوریکی مەسەلەی تر دەڕاستەش هەبوو ئەو کاتەش بڵین بەس خەدێ هەبوو بە شوێنەکان سەخت بوو بەدا زیاندوریەوە و بە جەنجەڕیان کرد تۆ ئەوەنێ بەبیرت بێ داری کەلی تووشی کارەسات و ئەوانە بووە تووشی سووتان بووە تووشی داگیرکاری و ڕوخان بووە بەڵێ من خۆم ئەو ساڵی کە لە دایک بووم ساڵی بەساب 16 داریکەلی هەر چۆڵ بە یەک ماڵی بە پێوە نەما هەمووی سوتاوە هەر بۆ نمونە خۆم لە دی قەراغ لە ناوێن لە ناوم لە دیەکانم لێرە لە دایک بوویت و بە مەلۆتکۆی ڕۆی و لەوێ ناویان ناوی بەڵێ یارەوەڵا باشە کاک بایز هەرەوەنەی کە تۆ بەبیرت دێ ژیانی ئێستا خۆشترا یان ئەوەی ڕابرد ژیان ئێستا خۆشە بڵێ وەکو خۆشی بەڵام وەکو دڵپاچی وەکوی کە خەڵک تەفاومی هاوسێتی و خزمایەتی بی ئەو کاتە خزمایەتی و دۆستایەتی خۆشتر و بڵێن لەبارتر بوو بۆ خەڵک با بزانین ژیانی هاوکاری و هەرەوەزی و ئەوەی کە مەسەلەن بۆن منە بەیەکەوە ئیش و کارەکانیان بەیەکەوە ڕاییە کرد ئەو کاتە زۆرتر بووە ئێستا ئەو کاتە بڵین ئەوەی من بەبێنم بێت خەڵک ئەو کاتە هاوکاری یەکتریەکە کرێکاروانە نەبوو هەمووی هەرەوەز بوو هەروەز بوو مەسەڵەن 20 ڕۆژ مانێک خەڵک دەستکەنی نوێشەکە لەم دەشتایان کۆتی کۆ کردەوە بڵین بە هەرەوەز بوو کرێکار نەبوو بەڵام ئێستا بڵین بۆ کرێکار وەکۆ هەمووی بۆتە کرێکار و مادە ئێستا هاوکاری کەم ماوەتەوە لە بینی هاوسێتیە باشە بابزانام سنووری ئێوە لە بینی چۆچوە ینی ئەو دیوتان وازنام دیوی قەرەداخە ئەوە ئەم دەشتەش نازانم دەشتی بازیانە من حەزەکەم هەر دراوسێدیەکان شتان بزانین وەڵای دراوسێدیەکانمان لێرەوە لە ڕۆژهەڵاتەوە ئەمە بڵین سەرزە لە سەر بە قەراخە ئەمە تەنی سەرە سنوورمان بێکەوە هەر سەر بە قەراخە کوونە کۆتر عینیشت سۆڵی عینیشت هەر سەر بە قەراخن بەڵام باڕووی و بڵینتر گاوانی ئەمانە بەرەو خوارە بازیان ئەمە ئایدی بازیانە ینی ئێستا ئێوەش ئایدی بازیانە ئایدی بەڵێ لە ڕووی دارە و لە هەموو ڕێگەوەی ئایدی بازیانی نپوس و مشتێکمان بابزانم ینی تا چەند لەم ژیانی ئێستا ڕازی لێرە وەڵی ژیانی ئێستا خۆ بڵین ڕازیم لێ بە هەموو ینی بەعام خەڵک خۆسی باشە بڵین بۆکەوە بەڵام وەکەوەی کە بڵین شێوەی گرانیە کە بڵین خەڵک تۆسی لێ پێی ناژی ناڕەحەتە ینی هەموو کەس یانیەگەرێکی ئیدارێکی باشی نەبێ بە ئاسانی ناژی لە لادیە ئێستا تۆ لێرە ئاژەڵداریەکە یا خەریکی زراعەتەبی وەڵی من بە عامەکەی خەریکی ئاژەڵداریە بین ئاژەڵداریەکەم فەلاعەتیەکەم ئێتر ئەوانەی کە بڵین هەر لە لادیا خەڵک خەریکەتی ئەمە شەقێکی ئەوانێ ینی ئەرزوشتت ئەوەندە هەیە کە فەلاحەتی جێگای دڵخۆشی بێ لەخوا بەزیابێ ئەرەوەڵا لەخوا بەزیابێ حەمد و سەنا بۆ خوای گەورە ینی ساڵانێمە گەرمە بووین بۆ سایلەوە بڵین ئەرزی ئێرە سنووری ئێرە زۆرە هەموو ماڵە بەشی خۆی بەزیاوە هەندێکی نەبێ بڵین ئەوانیکەی بەزیاوە بەشخوان زیاوی بن بۆ تەسیمی سایل کاک بایز با بزانم ئێستا داری کەری ماشەڵڵە ئاوادانە شکر با بزانم ئێستا ئاوادانترە زۆرترە یاخود لە ڕابردووە والله تقریبا وەکو ڕابردوو ئەوەی من بەبیێرم بێ هەر تقریبا هەر نسبەتی 30 ماڵێک بۆ 35 ماڵێک ئەو کاتە شەروا بوو لە پێژان فالیشە ئێستا شەر تقریبا هەر لەو بابەتەیە بڵێن 30 ماڵە 32 ماڵێکی تایە بەڵام وەکو ماڵ زۆرە بڵێن داریکەلی نفوس و ماڵی زۆرە بەڵاممی بە زۆری لە سلێمانیایە لێرە ناشی خەیناکە بەس حەجی مامۆستا با بزانم جەنابەت لێرە لە دایک بووی بەڵێ لە موالیدەکەت بپرسم ئاساییە ئاساییە ماڵێدی چەندی 1950 پەنجاویەک کەواتە شتت بەبیر دێ هەندێک بەڵێ لە گەنجێتی خۆتە لە مێرمنداڵی خۆتە لێرەوە سەرقاڵی چی بووی بە چیت کردووە لێرە والله تەبیعیە خەریکی فەلاعەت بوون و خەریکی زەراعەت بوونەوە عانە ئاو هەبوو لەخوا بەزیاوێ
ئێستا ماوە دوسێ ساڵێکە ئاو نەماوە و خەڵک پەنجەر بوو یعنی وەحەز دەستی بەسراوە کە ئیش بە ئاوە کرێ بە ئاوەدانێ کرێ کە ئاو نەبوو هیچ ناکرێ داواکارین لە یەزدان ئینشاءالله خوای تەعالا بارانی بە ڕەحمەتی زۆرمان بۆ بارێنێ کانەکانمان بژێتەوە و مسلمانان خەریکی ئەو زەرع و ئەو فەلاحەتەی و جابن ئینشاءالله. اللهم ئامین. ئەی بابزانم ئەو هینەی کە لە ئەو ڕووداوانەی کە لێرە ڕوویان داوە ئەوەندەی کە تۆ بەبیرت بێ کارەسات و شت لێرە ڕوویاوە. بەڵێ ئێمە پێ ئەڵێن دەیشە مەحموو داریکەلی تەبیعی شێ مەحموو پیاوێکی دینی بوو هەم هاوڵاتی بوو یعنی هەم خۆی ئەی فەرموو کە لەم داوای پاشاییەکە خۆم لە خزمەتیا بووم و دڵیشم داوای دەرێشیەکە یعنی لە هەردوو سەرا بوو یعنی پیاوی دیناوی پیاتی قیامەت بوو. بابزانم تەسیراتی شێخ لەم ناوچەیە و بە تایبەتی لە داری کەلیا چی بووە؟ قوربان داریکەلا ئەو دانیشتە بوو چەند خزمەتکارێکی بوو کە لە خزمەتیا بوو وەکو چەند کەسێک ڕای کردو لە ماڵا لە ئێرانەوە لە هەموو هاها لێرە دانیشتن لایەوە حەوانەوە یعنی حکوومەت بوو مەلکی کوردستان و لای ئێمە دانیشت لێرە ئەنجا ئەوەشم بەبیریە کە وەختێک لە کۆتاییە عومەر عەلی مستەڕیفی سلێمانی ها شێخ تەسمیل بێ یعنی هاتە خوار ئەو ئاشەکۆنی پێڵەنا دەویا بە سوارە هاتن کە وەختی هاتە ئەوێ هەچی ئەوانەی لە دەوریا بوون هەمووی ڕای کرد یەک برایەکی من ماوە حاجی ئەحمەد برام لەسەر ڕەشاشێکی برێنگ لەسەر مزگەوتەکە هەمویان ڕایان کرد بۆ دوی تەنگی سەر دێ هەیە لەو دوی ئەو شاخەوە پێڵەن تەنگی سەر هەمویان ڕایان کرد بۆ ئەوێ ئەنجا عومەر عەلی هاتە پێشەوانەیە کڵاوخودەکەی داکەن پێی پەتی کرد بە پێی پەتی چوو بەخت بە دشێ مەحموو فەرمووی یاشە خوا پیاوکانێ با دوو تەقەیام کردامە نەگەڕامەوە کاکە هەزار کەسی لە دەورە چاری ناکەم گەڕامەوە ئەنجا شێخ خۆی فەرمووی ئەحمە ڕووکڕم ئەو ڕەشە فرێ خوارەوە با پارچە پارچە فڕێدای خوارە بوو بە سێ چار پارچەوە لە بانی مزگەوتەکەەوە فەرمی من و تۆ ئەو ڕەشە چیمان پێکرێ پیا کوچەکان هەمووی ڕای کرد جا ئەمیان بەچی بوون بەس هەر ئەو پەناندا بوو ئینا هیچیان تیا بەستنەوە. بابزانم هیچ جارێک داریکەلی سوتاوە وێران کراوە؟ بەڵێ قوربان سێ کڕە سوتاوین سێ کڕە تاڵان کراوین هیچمان بەر نەچوو ماڵی وا هەبوو سی هەنگی هەبوو خۆم دە هەنگم هەبوو هەر هەمووی سوتا هەر ڕنگاڵی هەوین بە دیوارەکان هات بخوارەوە شتێک بەقە قوتە جگەرەیەک بەقە پاقسە جگەرەیە جەزاب بوو دیوارەکەشە سوتا دیوارەکەش ئاوان لێ کردی چاکڕ ئاوایمان نالێ کرد. بابزانم خەڵکی ئەو کاتە وەکو تەبیعەت و خولق و خۆ تا چەند هاوکاری یەکتر بوون دەستاوی یەکتریانە کرد بەیەکەوە ئەژیان حەزیان لە ژیانی یەکتریە کرد لە شین و شاییە بەشداری خۆشی و ناخۆشی یەکتریانە کرد. قوربان یەکێتی ئەوجا بە قووەت بوو هەموو کاری یەکتریمانە کرد یعنی ڕیشپێک لە ئەوەیەکە حکمی حاکمێکە کرد فەقەی ئێستاکە بە ناشکوی ناڵێم باری کردو ڕەحم باری کردووە ڕەحم کە باری کردووە قەری گەورە بچووکی نەماوە شێخ نەماوە مەلا نەماوە ئەمە عەلاماتی چییە؟ عەلاماتی ئاخیرەیە ئاخیرە ئەگەر بە خۆمان نابچینەوە جا داوا لە گەنجەکانەکەم فکر بکەنەوە لە باو باپیریان ڕێبازی ئەوان بگرن ڕێبازی ئەم ژینەی ئێستا نەگرن کەوا عیلمانین. ئەی بابزانین داریکەلی ئێستا ئاوادانترە یا ئەو کاتێک کە سەردەمی شێخ بوو ئەو کاتە بوو کە مەسەلەن بۆن منە بە تایبەتی ینی تا نزیکی هەشتاکان بە کوردەکەی لە چلەکان لە سیەکان لە نازانم لە شەستەکان تا چەند داریکەلی چووکە بە پێی قەبرستان وشتەکەی بێ زۆر کۆنا ئەو کاتە ئاوادانتر بوو یا ئێستا؟ قوربان ئەو کاتە ئاوادانتر و کاتە هەفتان ماڵ بووین هەتا هەفتا و پێنج کە پێ ئەلەن ئاژبەتاڵ هەتا کاتە هەفتا و پێنج ماڵ بووین ئیتر ئانا هەمیسان لە هەشتا و چوار لە 63 لە 62 لە هەفتا و هەشت هەشتا و حەوت هەموو سووتان و دەربەدەر بووینەوە سێ چوار کەڕەت هیچمان بۆ دەرنەچوو فەقە هاوکاری یەکتریمان زۆر زۆرە کرد نۆکو پێ دەڵێم یعنی ڕیسپێکی و کاتە حکمی حاکمیەکە کرد ئەنجا حکومەتیش یارمەتی نەداوین چونکم ئێمە هەر لە دەستی جەلامی سەدام هەر خۆی نەڕۆی عالەم ڕۆی ئێستا من برامی عەدامە خۆم تارە لێی داوم هەموو گیانم پارچەی ئاسنی تایی ڕەمی سیارەی سەدام هیچمان بۆ نەکراوە بەڕاستی هیچ خزمەتێکمان نەکراوە ئەوەی ئالێ خزمەتم کون ڕاز ناکەن. باشە تا چەند لە ژیانی ئێستا ڕازین؟ ژیانی ئێستا هیچ لە ڕازی نین بەڕاستی چونکم ئەوەی ئیسە لەسەر حکمە من شکال لە حکومەت دەکەم لە حیزبی ناکەم
فەخە ئێمە گلەی لە حکوومەت دەکەین بۆچی هیچ شاوکارێکی نەکردوین ئەنجادا ئەوە خەریکی چین خەریکی ئەوەن ئەڵێ ئەمە خۆم بۆ خۆم بەشەکەی تۆشەڕە خۆم معنای وایە میلەت بەخێو ناکەن بەڕاستی هیچیان میلەت بەخێو ناکەن ئللا هەوری خۆیان و ئەچن لە بەغا لەسەر پۆر شەڕیانە ئەمە ڕاستە خوا قبولەکان نەوەڵڵە خوا بە گوێرەی کردەوە جەزاماناتەوە با بە خۆیانە بشنەوە مەسوولەکان بەخوا خوا لە قارون و فیرعون خراپتریان لێکە بابزانم چی هێشتیەوە بە داریکەلی چی تۆی هێشتۆتەوە لێرە وەکو یادگاری حەزەکەی لێرە بمێنیتەوە هەموو بنبەرد و بندارێک یادگاریەکە بۆ تۆ یاخۆت هەر معیشەت لێرە ڕوە بەڵێ لە 92 کە ڕامان کرد بۆ ئێران هاتینەوە من خۆم یەکەم کەس بووم کە هاتم ئێرەم ئاوەدان کردەوە لێرە سۆهدەم کردو ئەلێرە ئیتر ماڵی تیانە بوو ئەنجا دوای من 34 ماڵێ هاتەوانێ ئێستا وردە زۆر بۆتەوە بووین بە دەوری 30 ماڵێک ئێستاکە وا لێرە دانیشتوین ئەمە هەموو یادی وەتەنە و یادیەوەی کە ئێمە لێرە لە دایک بوون بژین فەقە ژیانمان تاڵە ئێستا دارەی کارەبا هاتبوو 236,000 پارەی کارەبای بۆ من هێناوە فەقە من 36 معاشم لای ئەمانەیە مەسوولانەیە ناماندنێ ئەنجا پارەی کارەبان بۆ نێرێتەوە ئیمشەو سعات 3:04 کارەبا بڕاوە ئەوە ڕاستە ئەوە خوا قبولێکە یا ڕەبی خوایە گیان لە بۆنی گوڵەکانی بەهەش وە نەوشە و ڕێحانەی جوانی بەهەش سەڵاوات برژێ بەسەر ڕۆحی پێغەمبەرە هەتا ڕۆژی ئەبەد ڕۆژی ئاخرە و قیامەت ئینشاءالله حەزەکەم تۆزێک لە خزمەت شێخی گەورابی شێخ مەحموودی حەفید کە چەند بەسەرهاتێکی بەسەرا هاتووە ئەمەوێ باسی کەم بۆ ئەم خۆشەویستانم دەفعەیەکە شێخ هەر خۆی لە ماڵە بێخۆی و برنەوەکەی و ماینەکەی ئەو عانە بە زۆری هەمەوەن هەر لەگەڵ حکوومەتی بەریتانیا بوو هاتن هێرشیان کرد بۆ بەرامبەری ئاوایی کە داریکەلی لە بینی 3 شاخایە بانیان کرد شێخ مەحموود بێرە دەرەوە شێخ مەحموود سواری ماینەکەی بوو برنەوەکەیەکی بەدەستەوانێ بوو بە شەڕ ئەم لەشکرەی هەتا گومەتە کەچ کە بەرامبەری مەجمەعی بازیانە هەتا ئەوێ ئەم لەشکرە عەزیمەی برد لەوێ سەرکردەی لەشکرەکە ناوی ماژۆر بوو ماژۆر یعنی زابتی ئێستا هەڵگەڕایەوەتی شێخ مەحموود ئێستا شەڕی بەرانی و شەڕی مەڕ و بەرانی ئەو ئانە شەڕی ساورەن و بەرانی بوو شێخ مەحموود پێوت کافر تەقە بکە چیەکەی بیکە دەستی پێشخە تەقەی کرد لە شێخ مەحمووددا لە ئاوزەنیەکەی شێخ مەحموود پێی فەرموو ناو تۆ پێنم بەس تەماشای خۆکە لەگەڵ تەقەیکەی کڵاوخودەکەی هەڵا بەحەوا ئەم کافرە وتی شێخ مەحموود بەخوا هەموو شتێک لە ئارایە فەقەت کەسێک لەگەڵانەیە بێ کەسی وەکو ئێستا میلەتی کورد بێکەسە بێکەس ئێمە هەر 4 دەورمان دوشمنمانە ئەمانەوێ ئەم هەرێمە و ئەم تۆزە حکوومەتە کە پێکمەنێناوە لە ناوان بەرن قەت بڕۆیان پێ مەکەن نەبڕە بە بەغا بکەن نە بە ئێران نە بە تورکیا والله العەظیم هەمیان دوشمنان دوشمنی ئێمەن بوالم نخلطه والله أنا مزبوط أولا نشوات شو خزان بدنا ندرب يعرف بكم خدمة ثاني خويا ببنا بلا كان ولا بعد كان خدمتي أوان في مامۆستا السلام عليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا ئەبێنم لە داریکەلی الحەمدوللا دوو مزگەوت هەیە پرسیارەکە ئەوەیە شکر بۆ خوا ئەوەنە خەڵکەکە پەیوەستن بە مزگەوتەوە ئەوەنە پەیوەستن بە عیبادەت و جەماعەت و مزگەوت و هاتوچۆی مزگەوت و ئەوانە بەڵێ بسم الله الحمد لله پێشەکی بخات نامەی خۆ بەخێر بێن سەر سەر چاوم بۆ مستەلی بەڵێ خەڵکی ئەم دێ سپاس بخوای گەورە خەڵکێکی پامەدە بە دینەوانێ
ئەو بەها و ئەخلاقە بەرزی کەوا ئیسلام فێری گردون لە خوای گەورە بەزیاد بێت ئاستا ناو خەڵکا ماوەتەوانێ و بۆ جێ نوێژی جەماعەت ومانە بەڵێ دوو مزگەوت کە هەیە بەشی ئەو بەری ئاوایی چەمێکی لەبینە ئەوش کۆمەڵی خەڵکی تایە کەوا هەموو شوێی مزگەوت دەگەن نوێژەکەن بۆ ئەوان ناڕەحەت بوو مزگەوتەکان دروست کرد لێرەش هەیە و بی توانای خۆشان خەڵکە بەڵێ هەموو شوێی مزگەوت دەکەن سپاس بەخوای گەورە و باشتریشە بێزنی خوای پەروەردگار و ئێمەش هەوڵ دەدەین ئەوەی کەوا بۆمان بکرێت لەوەی کە ناو خەڵکە ئایبینین و کاڵ بێتەوە لەسەر ئەم دینە بۆ خەڵکی باز بکەین بۆی کەوا جارێ خەڵک بگرێتەوە سەری دەستی پێوە بگرێت بەڵام بەگەشتی سپاس خەڵکی پابند بە دینەوە لە خوای گەورە بەزیاد الحەمدوللا مامۆستا بینیم هەم مزگەوتەکە شکر لە کاتی وتاردانە قەرەباڵغ بوو وتارەکەی جەنابەت تێبینی ئەوم کرد کە بابەتێکی کۆمەڵایەتی خێزانی بوو تۆ بابەتەکانت هەمیشە لەو بۆعدەوە یعنی لەو ڕوانگەیەوە پێشکەشەکەیت بەڵێ خۆی خەڵتی بەبێ وەکو دکتۆرێک وابێت سی خەڵکە خەڵکی ینی چ کێش و مشکلەیەکی هەیە چۆن دکتۆرێک کاتە نەخۆشێکە چێتە لای پرسیاری نەخۆشیەکەی لێک ئەنجا عیلاجیاتێ خەتەبیژێ بە هەمان شێوە بێ ئەو کەسێکەوە لە بەردەستیا دانیشتۆی بزانێت کێشە و مشکلەکەی چییە باسی ئەوی بۆ بکە لە هەر لایەنێکەوە زۆعف هەبێت بە زیاتر تەرکی سەر ئەوە بکە و هەر شتێکەوە ناو خەڵکە بە شێوەیەکی بەربڵاو زەخ کرایەوە ئینسانیش بێت وەکو ئیسلام ڕەئی ئیسلام سەر بابەتە باز بکات ئێمەش بابەتەکەیمان لەسەر لەو ڕوانگەیەوە بوو وەسپاز وخوا بەردەوامشین هەر شتێکەوە ناو خەڵکە ببینین کەوا مخالفەی شتێکی ئیسلامە ئێمە باسێکەکەین بۆی کەوا خەڵکی جایەت بگەرەوە سەر بەها بەرزەکەی ئیسلام دەسان خۆش بێ مامۆستا جەنابەت هەر خەڵکی داری کەلیت بەڵێ خۆم باشە مامۆستا چەندێک گرنگە خەتیب یا با پرسیارەکە ئەو بکەم خەتیب خەڵکی گوندەکە بە خەڵکی ئاوایەکە بە باشترێ یاخود لە جێگەیەکی ترەوە وەکو میوان بێت وڵای براخۆ خوای پەروەردگار فەرمی وأنذر عشيرتك الأقربين عشيرتە نزیکەکانت ئاگادار کراوانی منیش ئێستا ئەم خەڵکی کەوا لێرانن زۆرێکی خزمە کەسوکاری خۆمە ئەوەیشی کە سیرەی خزمەتیمان نەبێت ئەنی دراوسەیەکی دراوسێ زۆر پایەشی گەورەی هەیە بێگومان منیش ئەگە خێرێکم بوێت بۆم خەڵکی بگەێنم بۆ من خۆشتێکە باشتێکە ئەسڵ و بنەشە یەکتری شەناسین بۆیە بێگومان ئەگەر کراو بتوانرێ لە خەڵکی منتیقەکە باشتێکە بەڵام عادەتی خەڵکی وایە زۆر جار سپاس وخوا ئەو شتە لێرە نییە بەڵام هەمە هەیە ئەنی چۆن پێغەمبەر ناو مەکەیا بوو خەڵکی مەکە وەڵامەکە دەریان کرد قدریان نەزانانی خەڵکی مەدینە گرتیانەخۆ بەڵام ئەسڵەوە یەکە بتوانرێ بکرێت وەڵا زۆر باشە ئینسان لە منتیقی خۆیان بتوانێت سوود بگەێنێ و دین و خەڵک باس بکات گەورە پاداشت باتەوە سپاس خوا سلامت بکات خوا بەخێر بن سەساو کاگەنوەر ئێرە نووسراوە مۆزەخانەی ماڵی مەلیک مەحموود ڕەنگە لای بینەران ئێستا پرسیار بێەوە ئەڵێن شێ مەحموود کەی لێرە بووە چەند ساڵ لێرە بووە وە کە لێرە بووە چی کردووە بەڵێ پێشکی بە خێراتنتانەکەم ئێرە کە ئێستا مۆزەخانەی ماڵی مەلیک مەحموود بوو بە شوێنێکی گەشتیاری وەکو ئەیجێڕنەوە بە بیرەوەری من نیە لە 1940 تا 56 تقریبا 14 بۆ 15 ساڵ لێرە بووە ئەوەی زانیاری من بێت ئەو کاتێک کە لێرە بووە زیاتر بە چیەوە سەرقاڵ بۆ چی کردووە بخوایە وەکو عەرزی جەنابتم کە بیرەوەری من نییە بەزیتر لێرە بوو مەلیک مەحموود هەموو کەس دەزانێت ئەی کە لێرە بووە با بزانین تەسیراتی لەسەر دەوروبەر و لەسەر ئەم شوێنانە چی بووە وەڵا بە تاکیدە و حکومڕانی کردووە مەلیکی کوردستان بۆ کە هاتووە لێرەش بووە هەر پێگە و شوێنی خۆی دیاری بووە ئێستا یەک شت لەو شتانی کە ئێستا ئێمە ئەیبینین لێرە جگە لە خانوەکەی عالەمی هینیشە بڵێن بەڵێ چۆن ینی زانراوە کە ئەوە بەتەشید ئەوە بەیداغ و عەلەمەکەیەتی و چۆن ئەم خانوە دیسان ینی لەسەر ئەو شکڵە بنیادنراوە وەکو عەلەمەکەەوە هەموو کەس دەزانێت ئەوەی کابینەی حکوومەتەکەی مەلیکە ئەم بیناش کە دروست کراوەوە لە 2009 ژەرمان کردوێتەوە هەر لەسەر هەمان ئەساسیتە تقریبا ئەچێتەوە سەر ئەساسە کۆنەکەی ئێوە هەوڵتانداوە ئەو ئەکسسواراتەی کە شێخ بەکاری هێناوە وردە وردە دەسی بخەنەوە ئەو پێداویستانی کە لە ناوخانوەکە بۆ شێوازەکانی وەروەها هەتا ئەو شتانی کە ئەو پێکاتانی کە بەکار هاتوون لێرە هەوڵتانداوە ئەوشی بۆ پایەکەنەوە وڵا هەوڵمانداوە بەداخۆ تا سەی شتێ نەگەڕاتەوە بەس هەر لە هەوڵان و ئیشەڵا هەوڵە دەین
لەو شتە کۆنانەی کاتی مەلیک شتێ بژێڕینەوە بۆ ئێرە ئەگەر بۆمان بکرێت. ئەی ئێستا ئەمە بۆ بە شوێنێکی گەشتیاری تا چەند خەڵک دێ مەسەرەن بۆ نمونە خەڵکێک کە لە کۆڵینەوە کا خوێنەوار یا مەسەرەن بۆ نمونە خوێندکارانی زانکۆ خەڵکی ئێمە مهتەمە بەوەی کە مێژووی مەلیکەکەی بزانێ. بەڵێ بەڵێ ئێستا لەم کاتا خوێندکاری زانکۆ زۆریە مێژ و نووسان زۆریان سەدانی ئێرەکەن بۆ بە شوێنێکی گەشتیاری بەڵێ. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە و لا گوندی داریکەلی لە ماڵەکەی مەلیکی کوردستان شێخ مەحموودی حەفیدەوە ماڵاوایتان لێکەین تاکو بێگەشتنەوەیەکی دیکە و دەڤرێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ.